بەپێی توێژینەوەیەکی ئوستورالی ئەم جیلی کە ئێستا ژیان دەکەن لە خراپترین بارودۆخی دەرونیدان، کێشەی دەرونی و سۆزداریان زۆرە و تا ئێستاش هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە. زانایان کێشە دەرونیەکانی ئەم جیلەیان خستۆتە ملی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا. ئەگەر تۆ لەدایکبووی ساڵی 1990 بۆ 1990 ئەوە پێویستە بزانیت کە بە تەنها تۆ نیت کە لە کێشە و هەستە نەرێنیەکانتدا نەقوم بوو بیت، بەڵکو تەواوی تاکەکانی جیلەکەت لە هەمان کێشەی هاوبەشدان. توێژینەوە ئوستورالیەکە ئاماژەی بەوە داوە جیلی نەوەدەکان خاوەنی خراپترین تەندروستی دەرونین بە بەراورد بە جیلەکانی پێشخۆیان. توێژینەوەکە لە زانکۆی سیدنی لە ئوستورالیا ئەنجام دراوە بە بەشداری 30,000 کەس و بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام بووە. تەمەنی ئەو کەسانەشی کە بەشدار بوون لە نێوان 19 بۆ 29 ساڵیدا بووە. توێژەران گەیشتن بۆ دەرئەنجامی جیلی نەوەدەکان خراپترین جیلن لە ڕووی تەندروستی و کێشەی سۆزداریان هەیە، هەروەها زۆرترین ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکانی مێشک و خەمۆکی و دڵی هەیە و لەگەڵ هەڵکشانی تەمەن و بەرەو پێشچوونی کۆمەلگاشدا کێشەکانیان بە شێوەیەکی گشتی زیاد دەکات. توێژەران و شارەزایانی ئەم بوارە هۆکاری دروستبوونی کێشە دەرونی و سۆزداری لە نەوەدەکاندا بۆ پەیدابوونی هەستی لۆمەکردن و باش نەبوون بەپێی پێویست دەگەڕێنەوە کە سەرچاوەکەی لە زۆر بەکارهێنانی سۆشیال میدیاوەیە، چونکە بە بەردەوامی وا لە تاک دەکات لە بەراوردکردنی کۆمەڵایەتی دابێت لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و فشارە ئابوووریەکاندا. کردەی پێویستیش بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە باڵپشتیکردنی تەندروستی دەرونی زیاترە بۆ ئەو نەوەی لە ساڵانی نەوەدەکاندا لەدایک بوون.